Network Plus with Yassine Haikaz. سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان بەخێر بێن بۆ وانەیەکی نوێ لە بەشی دووەمی کۆرسی نێتوەرک پلس. ئەمە وانەی حوتەمە باسی چینی دووەم دەکەین لە مودێڵی OSI ئەویش داتا لینک لێر. با سەرەتا بە پێناسەکەەوە دەست پێ بکەین پاشان پێناسەکەشی دەکەینەوە. داتا لینک چینی بەستەرەکانی داتا. گواستنەوەی فیزیکی داتایەکان دابین دەکات و مامەڵە لەگەڵ ئاگادارکردنەوەی هەڵە و تەپۆلۆژیای تۆڕ و کۆنتترۆلی لێشاو دەکات. ئەمە شواتە چینەکەی داتا لینک دڵنیایی دەدات لەوەی کە پەیامەکە دەگەیەنرێتە ئامێری گونجاو لە سەلان بە بەکارهێنانی ناونیشانی ڕقە کاڵا ماکەدرێس. کاتە پێشەوەی پێناسەکە تەواو بکەین ئەوەی دەبێت ئاگاداری بی واتە داتا لینک دڵنیایی دەدات لەوەی کە داتایەکە دەڕواتە شوێنی مەبەست لە ڕێگای ناونیشانی فیزیکی واتە ناونیشانی ڕاستەقینەی ئامێرەکە کە ئێمە پێ دەڵێن ماک ئەدرێس کەمێکی دیکە باسی ماک ئەدرێسیش دەکەین. چینەکەی داتا لینک پەیامەکە فۆرمات دەکات بۆ پارچە پارچە هەر یەکەیان پێی دەوترێت چوارچێوەی داتا واتە بە ئینگلیزی داتا فریم کەواتە ئەوەی دەبێت ئاگاداری بی لەوانەکانی ڕابردوو گوتمان ئێمە لە لایری سێەم هەروانەکەی ڕابردوو گوتمان شتێک نابێ بە ناوی سێکمن دەبێتە پاکێت باشە بەڵام لەم وانەیە لە داتا لینک شتێک نییە بە ناوی پاکێت دەبێتە فریم چونکە دابەش دەکرێت و هەر یەکێک لەو بەشانە چەندین زانیاری گرنگی بۆ زیاد دەکرێت یەکێک لەو زانیاریانە ناونیشانی ماک ئەدرێسی نێردەر و وەرگرە با تەواو بکەین سەردێرێکی تایبەتمەند زیاد دەکات کە ناونیشانی ڕەخە کاڵای مەبەست و سەرچاوەکەی تێدایە باشە کەواتە فریم ئەو ئیشەی کە دەیکا ناونیشانی فیزیکی ماکەدرێس زیاد دەکا ئی وەرگر و نێردەر. چینی بەستەری داتا زانیاری کاتی زیاد دەکات بۆ داتایەکان بۆ ئەوەی یارمەتی بدات لە گەشتکردن لە نێوان ئامێرەکاندا واتە نەک تەنها ماک ئەدرێسی نێردەر و وەرگر زیاد دەکا بەڵکو چەندین زانیاری دیکە دادنێ لەسەر ئەو فرەیمە تاکو دڵنیابێت لەوەی کە داتایەکە بە تەواوی گشتیتە شوێنی مەبەست. ئەم زانیاریانە لە هەر ڕاوتەرێکدا لا دەدرێن تا دەگاتە شوێنی مەبەست. باشە ڕاوتەرەکان تەنها خەمی ناسینەوەی تۆڕەکانن نەک ئامێرە تاکە کەسەکان. ئێمە گوتمان لە نێتوۆرک لە چینی سێەم نێتوۆرک ئیش لەسەر بابەتی IP ئەدرێس دەکە باشە ئیش لەسەر بابەتی ماک ئەدرێس و عنوانی فیزیکی ناونیشانی فیزیکی لاپتۆپەکە ناکە تەنها لایوی IP ئەدرێس گرنگە بەڵام لێرە لە چینی داتا لینک لێر لە IP ئەدرێس تێناگە بە هیچ شێوازەک ئەوەی دەبێت ئاگاداری بی تەنها لە ماک ئەدرێس تێدەگا. چینی بەستەری داتا بەرپرسیارە لە ناسینەوەی هەر ئامێرێک لە سەتۆڕی ناوخۆیی بە بەکارهێنانی ناونیشانی ماک ئەدرێسی خۆی ئەوەیە کە ئێمە بە ئامێرەکانی سویچ دەڵێین سویجی لایەری دووەم واتە تەنها لە ماک ئەدرێس تێدەگا باشە و هەروەها سویجیشمان هەیە پێی دەڵێن سویجی لایەری سێەم واتە لایەری دووەم دەکا و لایەری سێەم دەکا یانی بە شێوازێکی دیکە پێتان بڵێم لە ماک ئەدرێس تێدەگا و هەروەها کاری ڕاوتەریش دەکا پاشە واتە لە ئایپیش تێدەگاتن بەڵام ئەوەی کە لێرە ئێمە دەیڵێن چینی داتا لینک چینی دووەم تەنها لە ماک ئەدرێس تێدەگاتن. باش کاتێک داتا دەگوازرێتەوە لە هەر هەنگاوێکدا بە زانیاری کۆنتترۆل لە چینەبەستەرەکانی داتا کۆ دەکرێنەوە بەڵام داتا سەرەتاییەکان وەکو خۆی دەمێنێتەوە بە سادەیی لە هەر ڕاوتەرێکدا کەپسول دەکرێت وەلا دەبرێت یعنی بە ئاسانی کاتێک ئێمە داتایەکەمان دەنێری بۆ ڕاوتەرەکە بۆ نمونە ئەو داتایی ئێمە لە چینەکانی سەرەوە تا کۆتایی باسمان کرد کە داتایەکە چی بەسەر دێ و هەروەها گوتمان لە نێتوۆرک IP ئەدرێسی نێردەر هۆوەرگری بۆ زیاد دەکرێت بەڵام لە داتا لینک کە گوتمان ماک ئەدرێسی بۆ زیاد دەکرێت و زانیاری دیکەی بۆ زیاد دەکرێت کاتێک دەگاتە ڕاوتەرەکە ئەوەیان کەپسولکردنە واتە من داتایەکانی خۆم کەپسول دەکەم ئێمە بە ئینگلیزی پێ دڵێن ئینکاپسولیشن تا دەگاتە ڕاوتەرەکە ڕاوتەرەکە کاتێک داتایەکە دەکاتەوە بۆی دێ ئەوەیان دیکاپسولیشنە واتە داتایەکان دەکاتەوە ئەوەی پێویستیتی وەری دەگرێ باقی فڕێدەدا داتای تازە زیاد دەکات لەسەر ئەو کەپسولە. ئێمە ڤیددیوەکی تایبەت تەرخان دەکەین سەبارەت بە بابەتی ئینکاپسولیشن و دیکاپسولیشن بەڵام ئەوەی دەبێت ئاگاداری بی لە سەرەتاوە باسمان کردووە لە OSI مودێڵ
هەر چینێک لەوانە لەسەر دوو ئاڕاستە کار دەکات. چ کاتێک من داتا دەنێرم باشە و چ کاتێک من داتا وەردەگرم. کاتێک من داتا وەردەگرم لە یەکەمەوە دەست پێ دەکات بۆ سەرەوە، بەڵام من کە داتا دەنێرم لەسەرەوە دەست پێ دەکات بۆ خوارەوە. باشە کەواتە لەسەرەوە بۆ خوارەوە ئەوەیان کەپسولکردنی داتایە. باشە بەڵام تۆ کە داتایەکە وەردەگری لە کامە چینەوە وەری دەگری، لە چینی خوارەوە وەری دەگری، لە کێبڵەکەوە لە سفر و یەکەکەوە تاکو بۆت دێت، لە سیگناڵی کارەباییەکەوە. ئەوەیان تۆ چ دەکەی لە داتایەکە؟ کەپسولەکە دەکەیەوە، دیکاپسولێشنی بۆ دەکەی. ئەوەیان بە کورتی سەبارەت بە ئەو بابەتە بوو. بابین باسی ئەرکە سەرەکیەکانی داتالینک بکەین. باشە ئێمە دانەدانە باسییان دەکەین تاکو بە تەواوی ئێوە لە داتالینک لێر بە تەواوی لێ تێ بکەن. لایەری دووەم داتالینک پاکێتەکە وەکو خۆی نانێرێ، بەڵکو لەناو ئەو شتەدا دەیگرێتەوە واتە تەخلیفی دەکاتن دەیپێچێتەوە کە بە فرەیم ناسراوە. باشە فرەیم واتە چوارچێوە دانان بۆ ئەوەی بتوانرێت لە ڕێگای میدیۆمێکەوە بگوازرێتەوە وەکو کێبڵ یاخود وایفای. باشە یەکەم شت ئەوە کە دەوێت ئاگاداری بی، واتە داتایەکە وەکو خۆی کە لەسەرەوە بۆی دێ ناینێرێ لە چوارچێوەیەکی فرەیم دایدنێ کە چەندین زانیاری دیکەی بۆ زیاد دەکا پاشان دەینێرێ. ئەم فرەیمە زانیاری گرنگ لە خۆ دەگرێ. ئێمە زۆر باسمەکرد گوتمە فرەیم چەندین زانیاری گرنگی لە ناوە. باشە زانیاریەکان چینە؟ لە کاتی گواستنەوە بەکاردەهێنرێت وەکو سەردێر واتە هێدەری بۆ زیاد دەکرێت و هەڵەکانی پەیوەندی و ناسینەوەی سەرەتا و کۆتایی پەیامەکە. باش بابین ئێستا باسی پێکهاتەی فرەیمەکە بکەین. ئێمە زۆر گوتمان لێرە دەبێت بە فرەیم. بابین ئێمە بە کورتی باسکەین کە فرەیم چی تێدایە. کاتێک چینەکەی بەستەری داتایەکان خۆی ئامادە دەکا بۆ گواستنەوەی داتا، چوارچێوەیەک دروست دەکات کە لە سێ بەش پێکاتووە. سێ بەشە هێدەرمان هەیە و هەروەها داتا ئەسلیەکەمان هەیە و ترەیلەرمان هەیە. بابین ئێستا باسی ئەو سێ بەشە بکەین کە ئەو سێ بەشە پێیان دەڵێن فرەیم. با لە سەردێرەوە دەست پێ بکەین کە پێی دەڵێن هێدەر. لە سەرەتای چوارچێوەکە زیاد دەکرێت واتە لە سەرەتای فرەیمەکەیە. زانیاری گرنگی کۆنتڕۆڵکردنی تێدایە وەکو کێ ناو نیشان دەنێرێت وە وەری دەگرێت واتە عنوانی ماک ئەدرێسی وەرگر و نێردەر و هەروەها کەی پرۆسی گواستنەوە دەست پێ دەکات وە کۆتایی پێدێ. سێکەن ئەو سێ زانیاریانە لە ناو سەردێرەکەیە لە ناو هێدەرەکەیە. باشە بەشی دووەم چی تێدایە؟ داتایە ئەسلیەکەی تێدایە. ئەمە پاکێتی ئەسلیەکەیە کە لە چینی تۆڕەکەوە دێت وەکو پاکێتی IP. ئەمە ئەو ناوڕۆکەیە کە ئێمە لە ڕاستی دەمانەوێت بیگوازینەوە. چینی سێم لە کۆتاییەکەی پێی دەڵێن ترەیلەر. لە کۆتایی چوارچێوەکە زیاد دەکرێت بە شێوەیەکی ئاسایی زانیاریەکانی دۆزینەوەی هەڵە لە خۆ دەگرێت وەکو CRC یارمەتیدارە بۆ دڵنیابوون لەوەی کە داتایەکان لە کاتی گواستنەوەدا تێک نەچوون. کەمێکی دیکەش باسی بابەتی دۆزینەوەی هەڵە دەکەین کە خۆی چ میکانیزمێک بەکاردەهێنێ بۆ دۆزینەوەی هەڵەکان کە داتایەکە بە تەواوی نەگەشتیتە شوێنی مەبەست جا بەهۆی کێشەی کار و موقناتیزی بێ، بەهۆی کێشەی کێبڵ بێ، بە هەر شێوازە کێشەیەک بێ. کەواتە ئەوەی دەبێت تۆ ئاگاداری بی. خاڵە گرنگەکە دەبێت تۆ بزانی کە فرەیم لە سێ بەش پێکاتووە، لە هێدەر پێکاتووە، لە داتا ئەسلیەکە پێکاتووە و هەروەها لە ترەیلەر پێکاتووە. باشە لە یەکەم هێدەر چی تێدایە؟ گوتمان ناونیشانی نێردەر و وەرگری تێدایە واکەی پرۆسەکە دەست پێ دەکا و کۆتایی پێدێ. دووەم داتا ئەوەیان ئاسانە چونکە گوتمان هەرخۆی ئەو داتایە کە ئێمە دەمانوێت بیگوازینەوە کە لە نێتوەرکەوە بۆمان هاتووە کە زانیاری IP ئەدرێس و بابەتەکانی لەناوە. باشە سێیەم کاتە گڵێن ترەیلەر واتە گوتمان بە شێوەیەکی ئاسایی بابەتی دۆزینەوەی هەڵەی تێدایە وەکو CRC نمونەیەەکە سەبارەت بە دۆزینەوەی هەڵە. کەواتە لەو سێ بەشە پێکاتووە بابەتی فرەیم کە ئێمە زۆر لەوانەیە ئەو دەستەواژەیە دووبارە بێتەوە تا ڤیددیوەکە تەواو دەبێ، بەڵام دەبێت بزانن کە فرەیم لە چەند بەش پێکاتووە. بابینە سەر ئەرکی دووەم کە گرنگە ئاگاداری بیست سەبارەت بە ماک ئەدرێس، چونکە ئەم دەستەواژەی ماک ئەدرێسە زۆر دووبارە دەبێتەوە لە داتالینک. دەزانم زۆربەتان لەوانەیە بزانن کە ماک ئەدرێسیە، بەڵام پێویستە ئێمە باسی بکەین. ناونیشانی ماک کە کورتکراوەکەی لە میدیا ئەکسس کۆنتڕۆڵ ئەدرێس هاتووە
کە بە ناونیشانی فیزیکیش ناسراوە، یعنی کاتێک بە تۆ دەڵێ فیزیکل ئەدرس واتە ئەو باسی ماکە درێسەکە دەکا. ناونیشانێکی تایبەتە کە بۆ هەر کارتێکی ڕۆکاری تۆر نیک واتە نێتوەرک ئینتەرفیس کارتی شەبەکە ئێمە زۆرجار پێ دەڵێ کارتی تۆر بەساوتەوە وەکو کۆمپیوتەر چاپکاریان موبایل دیاریکراوە. واتە هەر ئامێرێک کاتێک دروست دەکرێت، هەر ئامێرێک لە جیهان تەلەڤیزیۆن بێ، پرینتەر بێ، موبایل بێ، لاپتۆپ بێ، ڕاستەوخۆ فیزیکل ئەدرێسی هەیە، واتە ماک ئەدرێسی تێدایە کە کۆمپانیایەکە خۆی بۆی دادنێ. ئەم ماکە درێسە دووبارە نابێتەوە باشە، بۆیە هەر ئامێرێک فیزیکل ئەدرێسی خۆی هەیە، ناونیشانی ئامێرەکە دەبێت تێدا بێ. بابینە سەر سێم ئەرک کە لە ناو داتالینک هەیە دەبێت ئێمە ئاگاداری بین، بابەتی دۆزینەوەی هەڵە. کۆدەکانی پشکنینی هەڵە نمونە وەکو CRC لەو چوارچێوەکەدا لە خۆ دەگرێت، واتە لە ناو فرەیمەکە بابەتی پشکنینی هەڵەی تێدایە. باشە، بۆ دڵنیابوون لەوەی کە داتایەکان بە دروستی وەرگیراون و دیاریکردنی ئەگەر هەر بیتێک لە کاتی گواستنەوە تێک چووە، واتە کاتێکەمە داتایەکە دەگوازینەوە پێویستمانە کە ئێمە میکانیزمێکی دۆزینەوەی هەڵەمان هەبێ. باشە، بۆ لەوانەیە داتایەکەمان بە تەواوی نەڕواتە شوێنی مەبەست، بەشێک لە داتایەکە لەوانەیە تووشی کێشە بووە. ئێمە لەو حاڵەتە پێویستمان بە میکانیزمێکە کو بە ئێمە بڵێ کە داتایەکە بە تەواوی نەگەشتیتە شوێنی مەبەست. باشە، ئەوەیانە بابەتی دۆزینەوەی هەڵە. پرۆسەیەکە بۆ دیاریکردنی ئەوەی کە ئایا داتایەکان لە کاتی گواستنەوەیان لە نێردەرەوە بۆ وەرگر تێک چوونە یاخودنا. هەڵەکان چارەسەر ناکە، بەڵکو تەنها دەستنیشانیان دەکا. باشە، بۆچی پێویستمان پێیەتی؟ بۆ ئێمە پێویستمان بە دۆزینەوەی هەڵەیە، لەبەر ئەوەی داتایەکان دەتوانن بشێوێنرێن یاخود بگۆڕدرێن بەهۆی کێشەی کێبڵ یان سیگناڵەوە. پێویستە دڵنیابین لەوەی کە بە دروستی داتایەکان وەرگیراوە لە ئامێرەکەی مەبەست. کەواتە ئەوەی کە گرنگە لێرە ئاگاداری بین لە ناو بابەتی فریم، لە ناو بابەتی داتا لینک بابەتی دۆزینەوەی هەڵەمان هەیە. باشە، هەڵەکان چارەسەر ناکە، بەڵکو تەنها دەیان دۆزێتەوە. باش، ئەو خاڵە بوو کە دەمویست ئێوە ئاگاداری بن. بابین ئێستا باسی سێ خاڵ بکەین، سێ ڕێگا بۆ دۆزینەوەی هەڵەکان. من نامەوێ زۆ بە وردی باسی میکانیزمی دۆزینەوەی هەڵە بکەم، باشە، چکە زۆر بابەتی باینەری تێدایە، بەڵام بە کورتی دەمێت ئەو سێ ڕێگایەت پێ بڵێم کە چۆن هەڵەکان دەدۆزێتەوە. باشە، دەکاتی نردنی داتایەکە. یەکەم ڕێگامان هەیە کە پێی دەڵێن پاریتی بت، ئێمە کەمێک لە 0 و 1 زیاد دەکەین بۆ ئەوەی بزانین ئایا داتایەکە ڕەوایە یاخودنا. ینی داتا ئەسلەکە چەندین 0 و 1 تێدایە، بەڵام ئێمە بەشێک لەم 0 و 1 زیاتر 0 و 1 بۆ دادنین لە کاتی گواستنەوە. ئەگەر ئەو بەشەی ئێمەشی تێدا بێ واتە داتایەکە بە تەواوی وەریگرتووە. باشە، بەڵام ئەگە تێدا نەبێ ئەوە ینی داتایەکە بە تەواوی وەری نەگرتیە. باش، ڕێگای دووەم پێ دەڵێن چەکسەم. چەکسەم چییە؟ ئێمە کۆی دیاریکراوی داتایەکان حیساب دەکەین و لەگەڵ داتایەکان دەینێرین. ئەگەر لە کاتی وەرگرتندا کۆی گشتیەکە بگۆڕێ دەزانین کە هەڵەیەک هەیە. باشە، ینی بابەتی بیکاری تێدایە، بابەتی باینەری تێدایە. نامەوێت زۆر ئێوە بیر لەو بابەتی دۆزینەوەی هەڵەکە چۆن ڕوودەدا. باشە، چکە تاکو ئێستێمە پێویستمان نییە. لەوانەیە لە داهاتوودا پێویستمان بێ باسی دەکەین بە شێوازێکی ورد، بەڵام تاکوی ئێستا ئەوەی کە دەبێ بیزانی سێ ڕێگا بەکاردهێنێ. ڕێگای یەکەم گوتمان چۆنە، ڕێگای دووەم کۆی گشتی داتایەکان حیساب دەکا. کاتێک داتایەکە دەڕواتە نێردەر دەزانێت ئایا کۆی گشتیەکە وەکو خۆیتی یاخود گۆڕانکاری تێداکراوە. خاڵی سێممان هەیە CRC واتە سکلک ڕدەندەسی چێک کە زۆرترین جار بەکاردێ وەکو ئۆپراسۆنێکی دابشکردنی بیکاری وایە لەسەر داتایەکان. بەهایەک بەرهەم دەهێنێ لەگەڵ داتایەکاندا دەینێرێ و لە کاتی وەرگرتندا ئەگەر گۆڕا ئەوە ئاماژەیە بۆ هەڵە. کەواتە ئەوە سێ ڕێگایە کە بەکاردێ بۆ بابەتی دۆزینەوەی هەڵە. باشە، ئێمە ئێستا وەکو لە OSI مودێڵ پێویستە بزانین کە چۆن کار دەکەوە میکانیزمی کارکردەکانیان چۆنە؟ نەخێر. باشە، وەکو ئەوەی کە پێویستە بیزانی تەنها ئەوەیە بابەتی دۆزینەوەی هەڵە کار دەکات لە ناو فریم، لە ناو داتا لینک. باشە، بابینە سەر چوارەم
بابەتی کۆنتترۆلکردنی لێشاو لە ترانسپۆرت باسی کۆنتترۆلکردنی لێشاومان کرد زۆر بەباشی کە گوتمان فلۆ کۆنتترۆلمانایسیە لێرە دووبارە کۆنتترۆلی لێشاوت هەیە باشە خێرایی گواستنەوەی زانیاری لە نێوان ئامیرەکاندا کۆنتترۆل دەکا بۆ ڕێگریکردن لە ڕژاندنی بافری وەرگرەکە کە گوتمان بافەر لە ناو میمۆری ڕامی لاپتۆپەکەیە لە ناو کۆمپیوتەرەکەیە ئەوە چ دەکە کۆنتترۆلی لێشاوی داتایەکە دەکا کۆنتترۆلی دەکا تاکو داتایەکی زۆرتر وەرنەگرێت کە نەتوانێت چارەسەری بکە هەموو ئەو شتانەی کە باسمان کرد سەبارەت بە داتا لینک وەکو گوتمان سەرتا کە لێرە دەبێتە فریم گوتمان لە چەند بەش پێک هاتووە کە گوتمان لە هێدەر پێک دێ لە داتا پێک دێ لە تریلەر پێک دێ باسی کارەکانمان کرد و هەروەها باسی ماکە درێسمان کرد و باسی دۆزینەوەی هەڵەمان کرد کە گوتمان لە ڕێگای چەند میکانیزمێکەوە دەتوانین ئێمە دەستنیشان کەین کە ئایا هەڵە هەیە لە نردنی داتایەکە یاخودنا ئێستا ئەوەی کە هەروەها باسی کۆنتترۆلی لێشاویشمان کرد کە گوتمان لە ناو داتا لینک هەیە ئێستا ئەوەی کە ئێمە باسی دەکەین زۆ گرنگە وەکو لەم وێنەیە لە پێشتان دیارە داتا لینک دەکرێت بە دوو سەبلایر واتە دەکرێت بە دوو بەشەوە باشە بەشی سەرەوە پێی دەڵێن لۆجیکل لینک کۆنتترۆل و بەشەکەی خوارەوە پێی دەڵێن میدیا ئاکسس کۆنتترۆل واتە ماک زۆر گرنگە ئێوە بەباشی جیاوازی ئەو دووە بزانن و هەروەها بزانن هەر یەکێک لەوانە کاریانسیە لە ناو داتا لینک لێر با سەرەتا بە میدیا ئاکسس کۆنتترۆلەوە دەست پێ بکەین کۆنتترۆڵی دەستڕاگەشتن بە میدیا ئاکسس کۆنتترۆل ئەوەی کە دەبێت و ئاگاداری بی پێش ئەوەی ئێمە باسی پێناسە و شیکردنەوەکەی بکەین دووشتی گرنگە ئێمە لێرە باسی ماک ئەدرێس ناکەین ئاگادار بە چکە ماک ئەدرێس دەبای ئێمە بمان وتبایە میدیا ئەکسس کۆنتترۆل ئەدرێس واتە عنوانی ناونیشانی ئامێری فیزیکیەکە بەڵام باسی وە ناکەین ئێمە ئاگادار بە دووەم شت خۆی ڕاستە پەیوەندی هەیە لەگەڵی بەڵام باسی وی ناکەین بە تەحدید با دیاریکراوی دووەم شت کاتێک دەڵێن میدیا ئێمە بابەتی ڤیددیۆ و میوزیک و وێنە باس ناکەین شکەوانە هەر خۆیان میدیانە باشە ئێمە لێرە لە بابەتی میدیا کە دەڵێن میدیا ئاکسس کۆنتترۆل واتە ئێمە ئاماژە دەکەین بۆ ئەو شتانە کە سیگنال هەردەگرن وەکو کێبڵی فایبەر ئۆپتیک وایفای ئەوانە دەبتە میدیا لێرە باشە بە میدیا ئاماژەیان پێ دەکەین بابین سەرەتا بە پێناسەکە دەست پێ گواستنەوەی داتایەکان لەسەر میدیای فیزیکی ڕێک دەخات بە بەکارهێنانی ناونیشانی ماک ئەدرێس و دیاری دەکات کێ یەکەم جار دەنێرێت بە پێی ڕیزبەندی پێشینە و ڕێڕێوی سیگناڵەکان کۆنتترۆل دەکات هەڵەکان راپۆرت دەکات و دەتوانێت ڕۆشتنی داتایەکان ڕێک بخات ئەوە پێناسێ زۆ گرنگە ئاگاداری بی یەکەم شت گواستنەوەی داتایەکان ڕێک دەخە بە بەکارهێنانی ناونیشانی ماک ئەدرێس و هەروەها دیاری دەکا کە کێ یەکەم جار داتایەکە دەنێرێ بە پێی ڕیزبەندی پێشینە و ڕێڕێوی سیگناڵەکان کۆنتترۆل دەکات چونکە لەوانەکانی لە هەر لەوانەکەی ڕابردوو لە بابەتی نێتوۆرک باسی کۆڵژن دومینمان کردێمە کە گوتمان کۆڵژن واتە پێکدادانی داتامان هەیە پێکدادانی داتا کەی ڕوودەدا کاتە دوو داتا لێک سادە لێک کاتە دەیانەوێت داتا بنێرن ئەوەیان پێکدادان ڕوودەدا باشە میدیا ئاکسس کۆنتترۆل یەکێک لە کارەکانی پێش ئەوەی داتایە ئەسلیەکە بنێرێ باشە پرۆتۆکۆڵەکە دەڕوە تەماشای هێڵەکە دەکە بزانێت بەتاڵە یاخود نەفرێکی دیکە داتا دەنێرێ و هەروەها دیاری دەکا کە کێ داتا دەنێرێ چێ دەبێت چاوەڕێ بکە تاکو داتایەکەی خۆی بنێرێ ئەوە زۆر گرنگە دەبێت ئاگاداری بی بە پێی ڕیزبەندی پێشینە باشە ئەو زانیاریانەی کە پێویستە تۆ بیزانی سەبارەت بە میدیا ئاکسس کۆنتترۆل یەکەم شت گوتمان ئێمە باسی ماکە درێس ناکەین بە دیاریکراوی باسی میدیا ئاکسس کۆنتترۆل دەکەین دووەم شت کە گوتمان میدیا لێرە بە مانای فایلی میوزیک و ڤیددیۆ وێنە نایە میدیا لێرە بابەتی ئەوەیە کە ئای کێبڵە چ جۆرە کێبڵێکە ئای لە ڕێگای وایفایە ئێمە باسی شێوازی ناردنەکە دەکەین با بینە سەر بەشی کارەکانی یەکەم شت کە دەیکە بابەتی ئەوەی کە داتایەکە ڕێک دەخا لەسەر میدیای فیزیکی ئایا لە ڕێگای کێبڵەوە دەڕوا داتایەکە تاکو ئامادەی بکە
ئایا لە ڕێگای وایفای داتایەکە دەڕوا تاکو ئامادەی بکە بەم شێوازە. باش. دووەم شت کە دەیکاتن بابەتی ئەوەی کە چێ دەبێت یەکەم کەس داتایەکە بنێرێ و چێ دەبێت چاوەڕێ بکە واتە وەکو ڕیزبەندیەک دروست دەکە لە نێوان ئامێرەکاندا تاکو پێکدادان ڕوونەدا لە نێوان ئامێرەکاندا. باش. سێەم شت کە دەبێت ئاگاداری بن بابەتی ماک ئەدرێسە، بابەتی ناونیشانی فیزیکی ئامێرەکان لە ناو ئەو بەشەیە بەشی میدیا ئەکسس کۆنتترۆل ماک ئەدرێسی تێدایە. باشە؟ و هەروەها چوارەم شت کە دەبێت ئاگاداری بن بابەتی دۆزینەوەی هەڵەکانە. هەڵەکان دەدۆزێتەوە با سەروی خۆی دەڵێت هەڵەیەکت هەیە لێرە بەڵام هەڵەکان چارەسەر ناکە. باشە؟ ئەو خاڵانە زۆر گرنگن ئاگاداری بن سەبارەت بە میدیا ئەکسس کۆنتترۆل. لۆجیکل لینک کۆنتترۆل LLC کۆنتترۆلی بەستری لۆژیکی بەرپرسیارە لە ناسینەوەی پرۆتۆکۆڵەکانی چینەکانی تۆڕ وە کۆکردنەوەی ئەو زانیاریانە کە بۆیان دەنێردرێت. سەردێری LLC زانیاری لە خۆ دەکرێت کە یارمەتی چینی بەستەرەکانی داتا دەدات بزانێت چی لەگەڵ پاکێتەکان بکات لە کاتی وەرگرتنی لە فرەیمەکە. یانی کۆمپیوتەرەکەی بەرامبەر کاتەگراتایەکەی وەرگرت لە ناو فرەیمەکە تەماشای شوێنێک دەکە کە پێی دەڵێن LLC تاکو بزانێت ئایا ئەو فرەیمە سەر بەکەمە پرۆتۆکۆڵە، ئایا لە نێتوۆرک بینێرم بۆ IP بینێرم بۆ پرۆتۆکۆڵی ARP یاخود پرۆتۆکۆڵەکانی دیکە. باشە؟ کەواتە ئەو شتە کە لێرە LLC دەیکا کۆکردنەوەی زانیاریە سەبارەت بە جۆری ئەو پرۆتۆکۆڵی کە بەکار هاتووە لە ناو ئەو فرەیمە. هەروەها LLC دەتوانێت کۆنتترۆڵی لێشاو و ڕێخستنی بتەکانی کۆنتترۆل دابین بکات. وەکو گوتمان ڕێخستنی لێشاو هەر لە ناو داتا لینک هەیە و هەروەها لە ناو LLCشدا هەیە. هەر فرەیمێک داتا لە خۆ دەگرێت بەڵام پێویستە بزانین ئەم داتایە سەر بەکاوم پرۆتۆکۆڵە. بۆ نمونە ئایا داتایەکە آیپە یاخود داتایەکانی پرۆتۆکۆڵی ARP یاخود شتێکی دیکەیە لێرە ڕۆڵی LLC دێت. و هەروەها خشتەیەکی شم ئامادە کردووە بۆ ئێوە جیاوازی نێوان ماک و LLC وەک دەبینن کۆنتترۆڵی بەسترە لۆژیکیەکان LLC و کۆنتترۆڵی دەسڕاگەشتن بە میدیا ماک. یەکەم شت پیشەکەیان LLC جۆری پرۆتۆکۆڵی تۆڕەکە وەکو IP دیاری دەکات و مامەڵەی لەگەڵ دەکات واتە دەینێرێت بۆ لایەنەکەی سەروی خۆی یاخود بۆ خوارەوە. باش. لە کۆنتترۆڵی دەسڕاگەشتن بە میدیا ماک گواستنەوەی زانیاری لە ڕێگەی ناوەندێکەوە ڕێک دەخا وەکو کێبڵ یان وایفای کە گوتم ئەوە لایوی گرنگە. باشە. دووەم شت مامەڵەکردن لەگەڵ ماک ئەدرێس کە ئەوە گرنگە ئاگاداری بی ناونیشان بەکار ناهێنێت واتە ماک ئەدرێسی تێدا نییە. باشە. لە کۆنتترۆڵی دەسڕاگەشتن بە میدیا ئەکسس کۆنتترۆل ماک ئەدرێس بەکاردێ بۆ ڕێڕەوکردنی داتایەکان. سێەم چینە لاوەکیەکان دەبێت ئێمە بزانین کە ئایا کامیان لە سەرەوەنە و کامیان لە خوارەوەنە زۆ گرنگە ئاگداری بن. LLC سەرەوەی چینی بەستری داتایەکانن واتە لە ناو داتا لینک لە بەشی سەرەوەنە. باشە؟ کۆنتترۆڵی دەستڕاگەشتن بە میدیا لە خوارەوەی چینی بەستری داتایەکانن وەکو لە موێنانە کە دەیبینن. ئەرکە زیادەکان لە LLC کۆنتترۆڵی لێشا و ڕێخستنی داتای تێدایە و هەروەها لە ماک دیاری دەکات کێ داتا دەنێرێت و ئاگادارکردنەوەی هەڵەشی تێدایە. کەواتە بە کورتی LLC جۆری داتایەکان دەناسێتەوە و دەینێرێت بۆ چینی گونجاوەکە و ماک میدیا ئەکسس کۆنتترۆل کۆنتترۆڵی چۆنیەتی و کەی داتایەکان لەسەر تۆڕەکە دەنێرێت. کۆتا بابەتمان هەیە ئەوش IEEE کە پەیوەندی هەیە بە داتا لینک. با سەرەتا لا کورتکراوەکەەوە دەست پێ بکەین ئێستا زیاتر باسی دەکەین. IEEE واتە Institute of Electrical and Electronics Engineers پەیمانگای ئەندازیارانی کارەبا و ئەلکترۆنی ڕێکخراوێکی نێودەوڵەتی قەزانج نەویستە و ئەندازیاران و زانایان و توێژەرانی بوارەکانی کارەبا و ئەلکترۆنیات و تەکنۆلۆژیای زانیاری تێدایە. IEEE ستاندارد و تەکنۆلۆژیا پەرەپێدەدا کە لە زۆر بواردا بەکاردەهێنرێت وەکو تۆڕەکانی کۆمپیوتەر و پەیوەندیەکانی وزە. باشە. خۆی ئەمە بەزیاتی ئەوەی سێ جارام دووبارەکەینەوە ئێمە بە ئینگلیزیە گەشتێکی دووبارەمان هەبێ پێی درێن ترپل فبۆیە پێ دەڵێن IEEE واتە ئای بە دووبارەکراوی ئی. باش.
پرۆژەیەک هەیە لەم ڕێکخراوە کە گرنگە ئێمە ئاگاداری بین. ئەویش پرۆژەی 802 با پێکەوە پرۆژەی 802 بزانین چییە. پرۆژەی 802 بەشێکە لە کارەکانی لیژنەی IEEE بۆ پێرەپێدانی ستانداردەکانی لانومان. ناوی 802 لێنرا چونکە لە شوباتی 1970 دەستی پێکردووە کە هەشتا بۆ ساڵەکە تەرخان کراوە و 2 بۆ مانگەکە، بۆیە ناوی پرۆژەکە بوو بە 802. باش چ شتە گرنگە ئێمە ئاگاداری بین لەم بابەتە؟ ئێستا پێتان دەڵێم چ شتەکەیە کە دەبێت تەرکیزی بدە. هەر ستانداردێک لە ناو پرۆژەکە بە شێوازی 802 پوینت ژمارەیەک واتە 802.x ئەو ئکسە دەگۆڕێ بۆ هەر ژمارەیەکی دیکە کە جۆری تۆڕیان تەکنەلۆژیە دیاری دەکات. بۆ نمونە 802.3 بۆ ئیتەرنێتە واتە کێبڵی لان و 802.11 بۆ وایفایە ئەوە ستاندارد کۆدێکە بۆ شێوازی ناردنی داتایەکان. ستاندارد وەکو لەم وێنەیە دەبینن ئەمە خشتەیەکە سەبارەت بە ستانداردەکان. ئێستا باسی خاڵێکی گرنگیش دەکەین. سەیری ئەم خشتەکەن لە پێشتان ستاندارد کۆدەکان نووسراوە و لە بەرامبەری نووسراوە کە سەر بە چ جۆرە پەیوەندیەکە. ینی بۆ نمونە 802.3 سەر بە CSMA/CD واتە ئیتەرنێت واتە هەر شتێک کە پەیوەندی بە کێبڵەوە هەبێ لە ناردنی داتا وەرگرتن و ئەو شتانە سەر بە 802.3 باشە و پاشان 802.3 چەندین جۆری لێ دروست دەبێت بە پێی شێوازی کێبڵ و پەیوەندیەکە. بەڵام سیرکەن لە 802.11 وەرلسلان لێرە لە بابەتی کێبڵەکان دێنە دەرەوە دێنە سەر بەشی هەوا بەشی وایفای وەک دەبینن لە 802.11 دەستی پێکردووە. گرنگترین شت کە دەبێت لە بیرت بێت سرنج بدە 802.1 802.3 802.11 و هەروەها 802.15 تاکە ستانداردی ئەکتیڤن لە پرۆژەی 802 واتە ئەو ستانداردانە تاکو ئێستا بەکاردێن. باشە ئەوانی دیکە یان هەڵوەشانەوە یاخود سڕکراون ئەوەیان دەبێت ئاگاداری بین. تەنها پێویستە ئەوەت لە بیر بێ کە 802.3 بانگەوازی هەر شتێک دەکا کە پەیوەندی بە کێبڵی ئیتەرنێتەوە هەبێت. وەکو گوتم هەر شتێک پەیوەندی بە کێبڵی ئیتەرنێت واتە کێبڵی ئینتەرنێتەوە هەبێ ستاندارد کۆدەکەی لە چەندەوە دەست پێ دەکا 802.3 باشە و هەر شتێکی بێ وایر واتە وایفای بێ هەر شتێک کە وایری تێدا نەبێ ستاندارد کۆدەکەی لە چەندەوە دەست پێ دەکا 802.11. ئەوڕیان وازیان گەشتنە کۆتایی وانەی ئیمڕۆمان هیوادارم زۆر باشی لەم وانەیە تێگەشتبن. وانەی داهاتوو باسی لایری ژمارە یەک دەکەین ئەویش فیزیکەڵە. داکوانەی داهاتوو یاسینتان لەگەڵ بوو هەر شاد و بەختەوەر بن. خوداحافیز.